با هەواڵی یەکێک لە شێوەکارە کوردەکان کە ئەویش ڕۆستەم ئاغالەیە کە زۆر کات کە کارەکانی لەناو سروشتی کوردستان نمایش دەکات و زۆر جاریش زۆرێک لە هونەرمەندە شێوەکارەکان مەرجنیە کارەکانیان بۆ ناو پێشانگاکان و بۆ با بڵێن کارەکانیان وان نمایش بکەن کە بە تەنها کۆمەڵێک لە شێوەکاران یاخود ئەو کەسانی کە سەردانی گەلەریەکانەکەن کارەکانیان ببینن بەڵکو زۆر کات ئەو کارانە بۆ ڕۆحی خۆیانەکەن و پێیان خۆشە کە کارەکان کارێک بێت کە خەڵکی ئاساییش بتوانن کارەکانیان ببینن و لە زۆرێک لە ناوچە و لە سەرشەقام و لە ناو سروشتی کوردستان کارەکانیان نمایش بکەن بێگومان کارە نوێەکانی ڕۆستەم ئاغالا لە ئێستادا لە گۆمی فێڵاوە کە نوێترین نمایشی لە ناکاوی ئەم شێوەکارە بە ئەزمونەیە کە دەبێتە پێنجەم نمایشی لە ناو سروشت و لە کوچە و کۆڵانەکاندا. نمایشی گۆمی فێڵاو نوێترین نمایشی لە ناکاوی شێوەکاری بە ئەزمون ڕۆستەم ئاغالەیە کە دەبێتە پێنجەم نمایشی لە ناو سروشت و لە کوچە و کۆڵانەکاندا لە پەیجی تایبەتی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک شێوەکار ڕۆستەم ئاغالا نوێترین نمایشی لە سروشتی کوردستاندا بڵاو کردەوە کە لە سروشتی دڵڕفێنی گۆمی فێڵاو نمایشی کردووە کە ئەو بە گۆم لە دڵی شاخەکان ناوی دەبات. ئەو شێوەکارە لەبارەی نمایشەکەەوە دەڵێت ئەوەی لە پشت ئەم نمایشە لە ناکاوانەوەیە تەنها بۆ پەروەردەی دەروون و ڕۆحی خۆی و هاوکات و بۆ کێڵگەی خەمخۆری بێقوچەکی خۆیەتی دواتر بۆ ئەو کەسانەیە کە بەڕێکەوت دەبنا ڕێبواری ئەو شوێنە. ڕۆستەم ئاغالا هەر لەبارەی نمایشەکەیەوە دەڵێت زۆر ماندوو بووە کاتێک لە سلێمانیەوە بەرەو کۆیە و دواتر بەرەو گۆمی فێڵاو لە بەیانێکی سارد و لە پلەکانی گرمی لەژێر سفردا بوون و سەختی ڕێگا کە توانیوێتی تابلۆکانی بگەێنێتە نزیک گۆمی فێڵاو لە نێو سروشتی جوان و سەرنجڕاکێشی ناوچەکەدا نمایشی کرد.